یەکێک لە پرۆژە تەواو نەکراوەکانی هەڵەبجەیە کە زیاتر لە 7 ساڵە دەستی پێکردووە و حکوومەت لەسەر بودجەی پترۆ دۆلار پارەی بۆ تەرخان کردبوو، بەڵام تاکو ئێستا تەواو نەکراوە. ئەم پرۆژەیە و زۆرێک لە پرۆژەکانی ئەم پارێزگایە کە 88 پرۆژن پارەی تەرخانکراویش بۆ تەواوکردنیان نزیکەی 100 ملیۆن دۆلارە. بەڵام هەر لەگەڵ بڕیاردان بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە حکوومەت پارەکەی دایە دەستی بانکی کوردستان، لە ئێستاشدا ئەو بانکە دەستی گرتووە بەسەر پارەی پرۆژەکانی هەڵەبجە و نایداتەوە بە ئیدارەی پارێزگاکە تا پرۆژە خزمەتگوزاریەکانی هاوڵاتیانی پێجێبەجێ بکەن. تەنها هەڵەبجەنا لە سلێمانی هەڵەبجە ناوچە جیاوازەکان بە شێوەیەکی گشتی هەموو ئەو بڕەپارانەی کە دیاری کراوە لە بانقی ئەهلی دەستی بەسەرا گیرا و نایەڵن پرۆژە، حتا پرۆژەی نوێمان هەیە ئێمە بە نمونە پرۆژەی بینای بەرگری شارستانی کە ساڵی 2018 پرۆژەیەکی نوێ بوو لەسەر بودجەی نەوت، ئێستا بودجەکەی ئەویش بە هەمان شێوە لەبەرەوەی نەوتە دەستیان بەسەرا گرتووە لە بانقە ئەهلیەکان. جگە لە دەست بەسەراگرتنی ئەو پارەی هەڵەبجە لەلایەن بانکەکەوە لە ساڵی 2012 حکوومەتی هەرێم لە بەرامبەر واژووکردنی گرێبەستێک لەگەڵ کۆمپانیای گازپرۆمی ڕووسی بۆ گەڕان و پشکنینی نەوت و غازی هەڵەبجە بڕی 200 ملیۆن دۆلاری دایە وەزارەتی سامانە سروشتیەکان تا بیداتە ئیدارەی پارێزگاکە بۆ جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری. هەر لەو کاتێشەوە وەزارەتی سامانە سروشتیەکان خشتەی پارەکەی لە سایتەکەی خۆی بڵاو کردەوە، بەڵام لە دوای گۆڕینی کابینەی حکوومەت سایتەکەی وەزارەتی سامانە سروشتیش گۆڕا و پارەکەی هەڵەبجەش لە سایتەکە نەما. ئەو پارەیە لە حکوومەتی پێشووشە کێشە لە بینی حکوومەت و بانکی کوردستانە هەبوو کە حکوومەت داوای پارەکەیە کردەوە بانکی شەی و لەبەر نەبوونی سویلەی و منیش پارەم هەبووە ئێوە بردووتانە موچەی فەرمانبەرانتان پێداوە. ئەم کێشەیە تا ئێستا لە بینی حکوومەت و لەبەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی بانکی کوردستانە هەر بەردەوامە و ئەوەشی کە زەرەرمەند بووە لێرە تەنها خەڵکی هەڵەبجەیە لەبەرەوەی پرۆژەکانی هەڵەبجە بەهۆی ئەم کێشەیە و بەهۆی نەمانی ئەم پارەیەوە ئەوە لە دەستچووە. دەست بەسەراگرتن و ونکردنی پارەی هەڵەبجە لە کاتێکدایە هەر یەکە لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە جۆرێک باسی ئەم شارەیان دەکرد کە پرۆژەی زۆریان بۆ کردبێ. من پێشتریش سەردانی هەڵەبجەم کردووە، کۆمەڵێک مەشاریع و ئەوانەشمان لە هەڵەبجە کردووە کەچی بەپی بەدوادەچوونەکانی NRT 209 پرۆژەی ئەم شارە کێشەی تەرخان نەکردنی پارەیان هەیە، بە جۆرێک 93 پرۆژەیان هەردەست بە دروستکردنی نەکراوە و 53 پرۆژەیان بەنیوە و ناچڵ بەجێهێڵراوە و 63 پرۆژەشیان حکوومەت پارەی کۆمپانیای جێبەجەکار نادات لە بەرامبەر تەواوکردنی کارەکانیان. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.